لە پێشبڕکێکاندا نابێت هیچ کات بەرامبەرەکەت بەلاواز بزانیت. گرنگترین کار کە پێویستە بیکەیت زیادکردنی تواناکانی خۆتە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک یەکێک بوو لەو زانکۆیانەی لە قۆناغی یەکەمدا توانی خاڵێکی پێوانەی تۆمار بکات بەرامبەر زانکۆی ئیشک بە کۆی 130 خاڵ بەرامبەر 85 خاڵ بوو بە براوەی پێشبڕچێکە. زانکۆی ئیشک 85 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 130 خاڵ. 130 خاڵ ژمارەیەکی پێوانەیی بوو لە خاڵەکانی زانکۆی پزیشکی بەرزتر بوو کە توانی بووی 115 خاڵ تۆمار بکات بەرامبەر زانکۆی کوردستان. زانکۆی هەولێری پزیشکی 115 خاڵ. زانکۆی کوردستان 85 خاڵیە بەڵام بەجێمان دێڵێ دواتر زانکۆی لوبنانی فەڕەنسی توانی ئەم ڕکۆردە بشکێنێت بەو 135 خاڵەی بەرامبەر زانکۆی سلێمانی تۆماری کرد. زانکۆی سلێمانی 75 خاڵیان بەدەستهێناوە. زانکۆی لوبنانی فەڕەنسی 135 خاڵ. بەڵام زانکۆی بەیان لە قۆناغی یەکەمی بەرنامە ڕکابەرێکی ئاسانی هەبوو ئەوی زانکۆی نەوڵج بوو توانی بە کۆی 85 خاڵ بەرامبەر 75 خاڵ سەرکەوتن تۆمار بکات. زانکۆی نۆلج 75 خاڵ. زانکۆی بەیان 85 خاڵ. بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک ڕکابەرەکەی زۆر بە ئاسان وەرگرت ئامادەکاری تەواوی خۆی نەکرد. ئەوەی توانی زانکۆی پۆلیتەکنیکی لەم قۆناغە ڕزگار بکات لاوازی ئامادەکاریەکانی زانکۆی بەیان بوو کە بەبێ استراتیژی کەتەگۆریان هەڵدەبشار لە هەمان کاتدا باش خۆیان ئامادە نەکرد بوو بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەیە. بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک توانی تەنها بە 70 خاڵ بەرامبەر 50 خاڵی زانکۆی بەیان ئەم قۆناغە ببڕێت و زانکۆی بەیان ماڵ ئاوایی لە پێشبڕچێکە کرد. زانکۆی بەیان 50 خاڵی بەدەستهێنا. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 70 خاڵ. ئێستاش ڕوبەڕووبوونەوەیەکی تر دەست پێ دەکات. لەگەڵ هاوڕێکانم زۆر باش خۆمان ئامادە کردووە بۆ ئەم قۆناغا لەبەرەوەی ئەم قۆناغا قورسترە لە قۆناغی پێشووتر و زۆر باوەڕمان بە خۆمان هەیە و دڵنیان لەوەی کە ئینشەڵا سەرەکەوین. ئامادەکاری باشترمان کردووە و بردنەوە بەلامانەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە جێگەی ئەو متمانەی بین کە هاوڕێکانمان ئێمە ناردووە بۆ ئێرە و شایانی ئەو متمانەی بین کە ئەوان پێیانداین. ئەم جارە جیاوازتر لە پێشوو ئەمانەوە سەرکەوین زانیاری باشمان کۆ کردوێتەوە زۆر باشتر خۆمان ئامادەکرۆ لە قۆناغی پێشووتر ئەم جارە بە دڵنیایەوە سەرەکەوین. ئێمە لە هەڵەبجەوە هاتوین ڕێگەیەکی زۆر دوورمان بڕیوە هیوادارین ئەم جارەش وەکو جاری پێشوو بتوانین سەرکەوتوو بین زۆر خۆمان ماندوو کردووە خۆمان هیلا کردووە هیوادارم بیبینەوە ئەم جارش. ئەم جارە بە تیمێکی باشترەوە هاتوینەتەوە دیارە هەوڵی زیاترمان ناوە خۆمان هیلا کردووە بۆەوەی بردنەوەیکی باشترم سۆگەرکەینەوە لەو باشتر ئاماژەمان پێکرد بردنەوە خاڵی ئەساسی نییە لێرەیە تەنها بەشداریکردنەوە و ناسینە و برادرانەیە بەڵام هەڵبەت ئێمە بەدەر لە مەشتمە حیشترمانەیە کە بردنەوەکەیە. ئێمە تیمی زانکۆی زاخۆنە لە قۆناغی ئێکێمە دەرباس کرد چۆنە قۆناغی دوێ مەخۆ حاضر کردە بۆ ئەف قۆناغەژی و مەباوەری بەخۆ هەیە و باوەری بە تیمی خۆ هەیە و ڕاستی شەونخونیەکی زۆر باشمان کردووە بۆ ئەو بەرنامەیە بە دوای پرسیارێکی زۆر داگەڕاوین تا سەرکەوتن بەدەستبێنین و بەردەوام بین بۆ خولی سێ. ئێمە هاتوتێنە بۆ سەرکەوتن استراتیژیەکی باشمانداناوە خۆمادێکی باشمان کردووە ئینشەڵا هەوڵ دەین باشی نمرە بەدەستبێنین چ خاڵ خۆمان نەدۆڕێن و منافسەکەمان بخەینە زاوی کە ناتوانین شتێک بکەین.
خۆ گەلێک بۆشە ئەمادەکیری و الحەمدلله مەزانیۆریت بۆشت هەین و مەخۆی مهەیەکیری بۆ vê مرحلەی ئینشاڵڵام سەرکەفتەی بدەستخەوە بینم زۆر بە جوانی ریسێرچمان کردووە زۆر زانیاریمان پەیدا کردووە بۆ ئەوەی کە خولی دووەمیش هەر بە ئاسانی وەلەو زەحمەتە کە پێمان ناکرێت بەس ئیشەڵا دەتوانین بۆ زانیارە کە پەیدامان کردیە بەشداری بکەین و ببینەوە ئەمە قوتابیت خوا باش ئامادەکردینە و پڕ زانیارێتەوە باشن هیویدارم سەرکەم vê قۆناغی وەک قۆناغادی هەروکو چۆن لە قۆناغی یەکەم سەرکەوتوو بین ئەمجارش خوێندکارەکانمان بە شێوازێکی تۆکمەتر و باشتر خۆیان ئامادە کردو و باوەڕمان بە تواناکانیان هەیە و بۆ سەرکەوتن هاتووی. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. بەڕێزان و خۆشەویستان زۆر خۆشحاڵم بە دیداری وازی شادە بم لە قۆناغی نیوەی کۆتا. ئەمڕۆ دوو زانکۆ ڕوبەڕووی یەکتر دەبنەوە ئەوانیش زانکۆی زاخۆ. ئەحمەد عەدنان تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی زانستی فیزیا ئارەزووی ئەوەی لە دادوودا ببێتە زانایەکی مەزنی بواری فیزیا. عەبدوڵڵا عەبدوڕەحمان تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی کیمیا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا نۆبڵ بەدەستبێنێت لە بواری کیمیادا. کارزان ئیبراهیم تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ڕاکان ئیسماعیل تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری پترۆڵ ئارەزووی ئەوەی لە داهاتوودا لە کەرتی نەوت و گاز کار بکات. ڕوبەڕۆی زانکۆی هەڵەبجە. سۆلین نەسرەدین تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی کوردی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. ئارام سدیق تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆمەتکار. شنان ئاری تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی یەکەمی بەشی زانستی کۆمپیوتەر ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە گەردون ناس. بێریڤان جەلال تەمەن 23 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی وەرزش ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە یاریزانێکی نێودەوڵەتی لە تۆپی پێ. بەڕێزان و خۆشەویستان گەڕاینەوە و بەرنامەکە دەست پێکا بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ. هەردوو زانکۆ زانکۆی زاخۆ و زانکۆی هەڵەبجە هەروکان بەخێر بێن. ئامادەن بۆ پرسیاری خێرا؟ هەر زانکۆیەک پرسیارەکەی زانی زوو دەست بنێ بە بۆتۆن. ئەگەر وەڵامەکەی ڕاست بوو مافی هەڵبژاردننی یەکەم کەتەگۆری هەیە. ئەگەر وەڵامەکەی هەڵەبوو ئۆتۆماتیکی دەچێتە زانکۆی بەرامبەر. ئامادەن؟ پرسیارەکە دەڵێ شارۆچکەی پردێ سەر بە چ قەزایەکە؟ زانکۆی زاخۆ. هەولێر. هەولێر. قەزا قەزا. پردێ سەر بە چ قەزایەکە؟ کەلار. کورە کەلار نییە. دەقەق کەلار نییە. وەڵامێک زوو بە ڕەحیماوە. ڕەحیماوە؟ گەڕەکە ڕاوە گەڕەکە. یەک وەڵام بەرێ کۆتا وەڵام. ئالتۆن کوپری. ئالتون کۆپری. ئالتۆن کوپری خۆ پردێ. هەڵەیە. شارۆچکەی پردێ سەر بە قەزای دبسە. زانکۆی زاخۆ نەتانزانی. بەو شێوەیە دەچینە لای زانکۆی هەڵەبجە. زانکۆی هەڵەبجە مافی ئەویان هەیە یەکەم کاتەگۆری هەڵبژێن. وەرزش. وەرزش. ئەی یاخود بی؟ بی. بی. کام لەم بەشانەی وەرزشی کاراتێ بە واتای کۆمەڵێک جوڵەی دوای یەک دێت؟ ئەی کۆمیتێ. بی کاتا. سی کۆبوودۆ. دی کیۆ. سی چرکەتانێ؟ کەواتە بیە. ئێوەڵێن بی. بی کاتا. بی کاتا. چۆن
گەیشتنەوە بڕۆی کە کاتا وەڵامێکی ڕاستە. لەگەڵ ئارامە زانیاریمان هەیە لەسەر کاراتی بۆیە کاتامان هەڵبژارد. باشە کیۆ چییە؟ کاتا چییە؟ کاتا جوڵە یەک لە دوایەکەکانە عادەتەن کۆمیتێ پێم وابێ جوڵە تاکەکانە کاکرێت بەس لەگەڵ کۆمیتێ ئەی کۆبۆدۆ کیۆ لەسەر ئەو دوانە زانیاری نییە زانیاریتان نییە. باشە کاتا بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی زاخۆ چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ کیمیا. کیمیا. ئەی. کیمیا ئەی. ترشە باران لە ئەنجامی زۆربوونی ڕێژەی کام لەم گازانە لە هەوادا دەبارێت؟ A. CO2 CO B. SO2 N2O C. CO2 N2O D. CO SO2 بیان دیە 100% قد نزم كان بالتأكيد SO2 نییە CO2 لێ B. B. SO2 N2O عەبدوڵڵا چۆن SO2 N2O تان هەڵبژارد؟ ترشە باران چییە؟ لەکوێ بارێ؟ لەسەر گۆی زەوی دەبارێ؟ بەڵێ لە ئەنجامی باران لەگەڵ جۆری بەرد مەسە جۆری لایمستۆنمان هەیە یان نەگرت لەگەڵ کەترەکانی ئازانم لەو ئەنجامە دروست دەبی ئەو جۆرە بارانە پێی دەرێن ترشە بارە. ترشە باران ئەحمەد هەستی پێ دەکەی کە ترش بێ؟ 100% بەخۆی بیان دیە بەس کامە بزەوت ئەوە لەبەر ئەوەی ترشی گۆگریت کاتی دەڕوا لەگەڵ هەڵمی ئاو لە طبقەکانی سەروی ئاسمان دەکات لێک دەکات ترشەکە دروست دەکات دەڕۆتە عەردە بەردی داخۆران لە بەردا دروست دەکات دەبێتەوە ستاندنی گیاوشتانە بەس 100% باشە بۆ مرۆڤ بۆ گیانداران زۆر زیان بەخش خراپە یا باشە؟ یەکجار حەسە پێچە حەسە ترشەکە بەس خراپیەکەی لەسەر ڕێژی ترشەکە دەوڵێت چەند زیاتر خراپترە خراپە 100% خراپە. باشە بزانین SO2 N2O وەڵامێکی دروستە یا هەڵێ؟ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و بوون بە خاوەنی دەخاڵ. زانکۆی هەڵەبجە چی کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. ئەی یاخود بی؟ ئەی. ئەی. کام لەم ڕووبارانە بە ڕووباری پایتەختەکان ناسراوە؟ ئەی. ڕووباری دیجلە B. ڕووباری گاما C. ڕووباری دانوب D. ڕووباری نیل سی چرکەتانێ؟ ئەو دوانە لە بینی گاما دیجلە و نیل دیجلە و نیل دیجلە بە پایتەختە دانوب بەس گاما و دانوب من نازانم دانوب دیجلە بە پایتەختە ئەڕوا بەس دوای پێ وترێ ئەو ڕووبارەی کە بە زۆرترین پایتەختەکانە تێدەپەڕێ لە نێوان یعنی دیجلە بە یەک پایتەختە دا چرکەتان ماوە؟ نیلیش لەوانێ گاما وەڵام؟ دانوب سی دانوب. سی دانوب ڕووباری دانوب. بۆچی سیتان هەڵبژار ڕووباری دانوب؟ ڕاستە
دڵنیا نەبووین دیج لە بێ یەک پایتەختە تێپەڕێ نیلیش بە هەمان شێوە تەنیا لە نێوان دانوب و نیل کێشەتانە بوو لە نێوان دانوب بوو گامایانی کێشەمانە بوو گاما بەکووا تێپەڕێ معلوماتیش وەمان ئەی ڕووباری دانوب بەکووا دێتە بەڕێ ناڵم معلوماتێکی داقیقم لەسەری نییە بەس ئەو دوو ڕووبارە بە یەک پایتەختە تێپەڕن دوانەکەی تر ئەیودی نیل بە قاهرە تێدەپەڕێ دیجلش دیجلش بە بەغدادە باشە ڕووباری دانوب بزانین وەڵامێکی ڕاستە زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی زاخۆ تا گۆرێک هەڵەبژێرن وەرزش ئەی با ئەیبی با ئەی بێ قەچێکە کاراتێ کە وەرزشێکی جەنگیە بە چی واتایەک دێت؟ ئەی دەستی بەتاڵ بی دەستی بەهێز سی شەقی بەهێز دی هیچ کامیان سی چکەتانەیە ئەی دەستی بەتاڵ سەدا سەد ئەی دەستی بەتاڵ کارزان سەدا سەد درست ئەو زۆر ئەو ناوی لێ چما دەستی بەتاڵ هیچ چەکێک بەکارنا لەبەر ئەوە پێ دەوترێت دەستی بەتاڵ هەر بە دەستە شەڕ تەنها دەستە چەک شتیان تێدا نییە بەرهەندێ شتری بەکارنایە دەستی بەتاڵ لەشی خۆت بەهێزی خۆت حرەکات و جمزۆر درستەوەیە باشە کاراتێ لە وشەی کاراتێ لە چی و چی پێگاتووە؟ کارە باوزانم بەڵای نازانم وارکەم کارا و تێ درستە کارا و تێ یعنی دەستی بەتاڵ باشە زانین کارزان زۆر دڵنیا بوو لە زانکۆی زاخۆ زانی وەڵامەکەتان دروستەیە هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاست بوو دەخاڵیترتان بە دەست هێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی هەڵەبجە ئێوەش 20 خاڵتان هەیە کاتەگۆریەک هەڵبژێرن. تەکنەلۆژیا تەکنەلۆژیا ئەیوبی هەیە؟ ئەی کاری گەیتوەی لە نێتوۆرکدا بریتیە لە ئەی گەیاندنی دوو نێتوۆرکی جیاواز بی گەیاندنی دوو نێتوۆرکی هاوشێوە سی گەیاندنی دوو کۆمپیوتەر بەلان دی دابەشکردنی داتا بەسەر نێتوۆرکدا سی چەکەتانێ من نێتوۆرکم ئەم ساڵ نەخوێندووە یان مەساڵێکی نێتوۆرکە خوێن لەبەرەوە زۆر زانێرن ئەکید لە دی ئەم هەردووکیان ئەگەری هەیە ئەم دوانە بن یان گەیاندنی دوو نێتوۆرکی جیاواز یان گەیاندنی دوو کۆمپیوتەر بەلان هەرنا تەرجمە گێتوەی یانی چی دەرگایەک طریقەی دەرگا دا چرکەتان ماوە وەڵام وەڵام دی دابەشکردنی داتا بەسەر نێتوۆرکدا ژنان لە کۆتا چرکە وەڵامەکەم مەدەنەوە دۆزێ پێشتر وەڵامەکەم بنەوە باشترە بۆچی گەیتوەی کارەکەی ئەوەیە دابەشکردنی داتا بەسەر دوو نێتوۆرکدا چۆن گەیشتنە و بڕواە بەپێی مستەڵەحەکە کە تەرجەمەمان کرد وتمان لەوانەیە لەوە نزیک بێ بەس وەکو بڵین زانیاری زۆر زانیاریمان نەبوو گەیتوەی ینی ڕێگای دەروازە ئەگەر بە تەرجەمەیەکی حرفی بیکەی باشە ئەگەر لە نێتوۆرکێکەوە بە چینە نێتوۆرکێکی تر بەچیا دەڕۆین هەر بەگەیتەوە بە پەنجەرە ناڕۆین ئۆنیە
باشە بزانین داوەشکردنی داتا بەسەر نێتوەرکدا وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ وەڵامی ڕاست گەیاندنی دوو نێتوەرکی جیاواز زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ چی کاتەگۆریەک هەڵبژێرن؟ جوگرافیا. جوگرافیا. لە جوگرافیاش تەنها بی ماوە کەواتە بی. کام وڵات لە ئەمریکای باشوور کە سنووری لەگەڵ هەموو وڵاتانی ئەو کیشوەرە هەیە بێجگە لە دوو وڵات؟ ئەی بەرازیل، بی ئەرژەنتین، سی چیلی، دی کوبا. سی شركتانه من هذول الدول جواري معقول الدول يعني اكثر شيء عنده محيط. منو اكثر شيء عنده محيط؟ ويا البرازيل كبيرة. البرازيل كبيرة بس طلع البحر. کارزان کاک سۆران بەس پرسیارەکە دەرێ دوو وڵات بەخۆی هەر یەک وڵات یەکن دەڵێ بێجگە لە دوو وڵات سنووری هەیە لەگەڵ هەمویان بێجگە لە دوو وڵاتێک کاتان نەماوە زوو وەڵامێکم بنێ ئەرجەنتین. بەس وازەح نییە پرسیارە زۆر وازەحە. وڵاتێکە هەموو تەنها دوو نەبیت. ئەحمەد باش تێگەیشت. وڵاتێکە سنووری لەگەڵ هەموو وڵاتانی دەڵێ دوو ئەمریکای باشوور هەیە تەنها دوو وڵات ئێکا دوو وڵاتەوە یەکن وازەح نییە. ئەوە دەری وڵاتێک درست. ئەحمەد تۆ بۆ ماشەرەکە دەڵێ یەک لە وڵاتانە سنووری هەیە لەگەڵ هەموو وڵاتەکانی دەوروبەر پشتی تەنها دوو نەبیت. یان یەک لەوانە ڕەحمەت لێبێ. ئەوەی کە ئەحمەد دەڵێ دروستە. باشە ئێستا ئێوە ئەرجەنتینان هەڵبژاردووە عەبدوڵڵا. بەڕای ئێوە ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە؟ متأكد انه 100% نی. یعنی خەریتەکەتان لە پێش چاو نییە. باشە بزانین ئەرجەنتین وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟ وەڵامی ڕاست بەرازیل کە سنووری هەیە لەگەڵ هەموو ئەو وڵاتانەی تر بێژگە لە دوو وڵات نەبێ. زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵبژێن؟ ئەدەبیات. ئەدەبیات. ئەی یەکەمین چیرۆکی وەرگێردراو بۆ زمانی کوردی کە وەک کتێب بڵاوکراوەتەوە کام لەم بەرهەمانەیە؟ ئەی تاوان و سزا، بی خاکەکە ماچکە، سی سەرهاتیە جاسم، دی کەمانچەژەن. کەمانچەژەنمان لە مەکتەب ئەوزان خوێندووە ئەو شتە بەس بیرم نایە بێسەوەی بۆ سەر چمەوە تاوان و سزانێ ئەوەی خاکەمەش ئەەکەم سنم بیستوە لەنەوە ئەدەبێت بەس ئەوڵە یەکەمین شوڕێکی وەرگێرا بۆ سەر زمانی ئەو وەکو کتێب سەرهاتیە جاسم وەکو کتێب وەکو کتێب 15 سانیەمان ماوە سەرهاتیە جاسم کەمانچەژەن یان دا چرکەتان ماوە؟ دی کەمانچەژەن. دی کەمانچەژەن. بۆچی کەمانچەژەنتان هەڵبژارد؟ وتمان تاوان و سزا ئەمان ئەو ڕۆمانە تاوان و سزا ڕۆمانە تاوان و سزانیە کەمان هێن خاکەکە ماچ بکە خاکەکە ماچ بکە ئێوە ڕاتان لەسەرەوە بوو کە ئەو نییە لەبینی سەرهاتیە ڕۆمان چیرۆکی دیانە ینی ئەوەشێ. باشە تاوان و سزا بڵێن ئەمە ڕۆمانە. خاکەکە ماچکە، سەرهاتیە جاسم، کەمانچەژەن. بۆچی کەمانچەژەنتان هەڵبژارد؟ ڕای زۆرینە ڕای زۆرینە. باشە بزانی کەمانچەژەن وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟
وەڵامی ڕاست سەرهاتیا جاسمی کوردانی ئەرمێنیا و سۆڤێتی جارانە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ كيمياء کیمیا بلا أي بی بلا ئەیبی نەکاری تەنها بیمایە کەواتە بی. ئەو مادەی بۆ لابردنی ڕەنگی قش بەکار دێت و بە هەڵە پێی دەگوترێت ئۆکسجین. ناوی کیمیایی چییە؟ ئەی پیرۆکسیدی هایدرۆژین، بی هایدرۆکسیدی سۆدیۆم، سی سۆدیۆم ئازاید، دی هیچ کامیان. سی چرکە ئۆکساید هایدرۆژین زانی چییە؟ H2O2 بەخۆی دەرێ بە هەڵە پێی دەگوتری ئۆکسجین یعنی ئۆکسجینە چ تێدە ئانی چیە ئەی سۆدیۆم ئەوە نییە سۆدیۆم نیە هیچ کامیان ئەی پیرۆکسیدی هایدرۆژین پیرۆکسیدی هایدرۆژین. هێمای کیمیایەکەی دەزانن؟ پیرۆکسیدی H2O2 H2O2 کارزان تۆ لە کیمیا زۆر باشی یعنی حەز ji کیمیا حەز دەکەی؟ هەندێک معلومات هەنە باشە ئەس خوێندنەم ینی نزیک و کیمیا کیمیاژمە ینی گەلە پێویستە بۆ باشە معلومات الحەمدلله باشە. باشە زانکۆی زاخۆ بزانین پیرۆکسیدی هایدرۆژین وەڵامێکی دروستە؟ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان دروستە و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ. زانکۆی هەڵەبجە کاتەگۆریەک هەڵەبژێرن. مێژوو ئەی یاخود بی ناوی پێشووی شاری خورماڵ چی بوو کە شارێکی گەورەی مێنشینی ئەردەڵان بوو؟ ئەی گوڵبەهار، بی گوڵعنبەر، سی گوڵ نەسرین، دی هیچ کامیان. سی چرکەتانێ من زانیاری زۆر لەسەر گوڵبەهار و گوڵعنبەر. گوڵبەهار ناوێکی زۆر تازە نییە نازانم بە کەیفی ئێوە لەسەر چی ڕێکوتنیەوە لە بین کاتمان کەمە گوڵعنبەر زانیاری دێ لەسەری زانکاران دە چرکەتان ماوە؟ کامیان هەڵبژێرێ هیچ خێرا بڵێ دانێک بڵێ کات نەما. بی گوڵعنبەر بی گوڵعنبەر. زانکۆی هەڵەبجە شاری خورماڵ نزیکە لە هەڵەبجە. ناوە کۆنەکەی بەڕای ئێوە گوڵعنبەرە. چۆن گەیشتنەوە بڕوای کە گوڵعنبەر وەڵامێکی ڕاستە؟ وهی معلوماتێکی داپێک نییە بەڵام لە بینی گوڵبەهار و گوڵعنبەرە گومانێکەیە. گوڵبەهار و گوڵعنبەر لای ئێمە گومانەکە. هیچ کامیشیان چێ ناڵە هیچ کامیان وارد دەویشکیڵێ وانە؟ ئەی گوڵ نەسرین ناڕۆ بەلێ یعنی بە شمولی ناکە شمولینە. باشە گوڵبەهار لە خورماڵ نییە؟ ئاگەر گوڵبەهار ناو بڵێ لێت باشە خورماڵ ئێوە دەچن ئەم وەرزی بەهار دەچنە خورماڵ؟ هەموو کاتە لێ چۆنە وەرزی بەهار خورماڵ چۆنە؟ هەر بە ئامە منتیقەیە زۆر خۆشە وەرزی بەهار هەڵەبجە. وانە چ گوڵێکی زۆر لێ گوڵعنبەر گوڵعنبەر بزانین گوڵعنبەر وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە گوڵعنبەر و دەخاڵتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان سی خاڵ.
زانکۆی زاخۆ چی کاتەگۆریە گەڵە بژێرن فیزیا فیزیا ئەی دوو بارگەگری دوو فارادی و چوار فارادی بە شێوەی دوای یەک بەستراون بارگەگری گشتی چەند فاراد دەبێت ئەی 3/4 بی 4/3 سی 2/4 دی 2 أي فكرتي ذاك حاجيني أوش بالعكس برجرية بس خلت مني أو هالقراويتي أي أي درسته 3/4 أحمد تو قالك دڵنیای توزع معلومات ما نعطاني باشە کاتان زۆرە حاجنا بۆچی ڕاوێژێک ناکەن بابا ڕاوێژمان کرد ئەوە ئەنیشتاینی کووردە پێ عەبدوڵایەکی بە چاوە دوای ئەحمەد ئینشاڵە باوەریمان پێ چۆن 3/4 بۆمان چی کەرەوە ئەحمەد لە حالی بەرگریدا ئەگەر بە سیریەس گرێ بدرێت ئەوە کۆی دەکرێتەوە و ئەگەر لە هەیە بارگەگر بە 1 لەسەر هەڵگراوی هەیە ئەوەیتی یان 1 لەسەر 2 زائد 1 لەسەر 4 نیو زائدی 0.25 دەکەێت 0.75 3/4 ئەنیشتاینم بێژن ئەنیشتاین من هیچ ناڵێم ئەو پێی ناخۆشە پێ بڵێ ئەنیشتاین ئەحمەد پێی ناخۆشە کوردێکی زیرەکە باشە بزانین 3/4 وەڵامێکی ڕاستە وەڵامەکە هەڵەیە وەڵامی ڕاست 4/3 زانکۆی زاخۆ نەتانتوانی ئەو دەخاڵا بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵە بژێرن تەندروستی ئەی یاخود بی نەخۆشی شەکرەی درۆزن بریتیە لە دەرنەدانی کام لەم هۆرمۆنانە ئەی ئینسۆلین بی پرۆلاکتین سی گەشە دی دژە میزکردن سی چرکە باشە ئینسۆلینەکە خۆی کە دەری بە درۆزن بەس ئەو پرسیار زۆر دژە میزکردن ئەمە دژە میزکردن سەرکە درۆزن بیتێ لە دەرنەدانی یعنی کامیان دەرنایە یعنی ئەگەری هەیە ئینسۆلین و گەشە و ویم دەربە پرۆلاکتین دەربە دەرزی ئەنسۆلینەکە دەریە ڕێژەکەی بەرزە بێتەوە دەرزی دا چرکەتان ماوە میزکردن دی دژە میزکردن دی دژە میزکردن باشتر وایە بیخوێننەوە هەمووی ئێوە مشتومڕێکتان هەبوو دڵنیا بوون لە وەڵامە چۆن گەیشتنە و دەرەنجامە ئەنسۆلین خۆی شەکرە ئەنسۆلین خۆی شەکرە شەکری درۆزن عکسێکاتەوە ئەنج دەرنەدانەکە دیسان عکسێکاتەوە ئێ باشە خۆی خۆشی پرسیارەکە لەوەدایە و عکسکردنوە باشە بزانین دژە میزکردن وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵیتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی زاخۆش کاتەگۆری گەڵە بژێرن لۆژیک ئەی یاخود بی ئەی FAG GAF HAI IAH کام لەمانە ئەم زنجیرەیە تەواو دەکات A HAL B JAI C JAK D
KAJ سی چرکەتانەیە ABC جی تێدا نیە جی نییە جی بێدا جی بێدا F G G U F H I G H جی تێدا نیە H I J K J K J K J K دەست پێ دەکات دواتر هەل لەگەڕێتەوە ئەو ها دەڕ دەست پێکە دواتر عکس دەبتەوە متأكد دا چرکەتان ماوە C H I C J K C J A K دو حرفە دواتر عکس دەبتەوە دو حرفە زانکۆی زاخۆ ئەم دەڵێمەوەیە یان ئەحمەد یا وەڵامەکە کاتان زۆر ماوە زۆر بە خێرا دیڵێن وەڵامەکەتان هەڵەیە ئایەکە یان تەماشا فریا ناکەون ئایەکەنەوە هەمویان هاوبەشدایە F G شتێکی عکس دەبێتەوە F G H I عکس دەبێتەوە J K و عکس دەبێتەوە ئەوجا J K دێ ئەوجا K J دێتەوە یعنی تۆ وا بوویت دەبێت J K بچێ ئا بەخۆی دەبێت باشە ڕاکان عەبدوڵڵا جۆتان لێ بوو ئەحمەد وتی چی دەزانم بەس تۆ ئەڵێ چی احتیمالی ئەی تۆ چۆن بیر لەم پرسیارە لۆژیکیاکەیتەوە کورە تەرتیبە حرفەکانە ئەی هاوبەشە وەردەگری دواتر عکس دەکەوێت دووشەکەی دوای دێ وەردەگرت عکس دەکەێت دواتر دووشەی دوای دێ وەردەگری عکس دەکاتەوە ئەحمەد وای بۆ دەچێ نزانم باشە بزانین J A K وەڵامێکی ڕاستێ هەڵەیە زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستێنا کۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی هەڵەبجە ئێوەش خاوەنی چل خاڵن کەتەگۆریەک هەڵبژێرن هونەر هونەر ئەی فیلمی ژیان جوانە کە سێ خەڵاتی ئۆسکاری لە ساڵی 1990 وەرگرت هی کام دەرهێنەرە ئەی کلینت ئیستوود بی جیمس کامیرۆن سی ڕۆبێرتۆ بێنینی دی ڕۆمان پۆلانسکی جیمس کامرۆن دەرهێنەری چ فیلمێکی ترە دەرهێنەری فیلمێکی ئافرم تایتانیکە بەس لە بڕواایی تایتانێکی جیمس کامرۆن جیمس کامرۆن دەرهێنەری تایتانیکە ڕۆبەرت بێنینی ڕۆمان دا چرکەتان ماوە ئەمە هەڵبژێری یان ئەمە وەڵام بی جیمس کامرۆن بی جیمس کامیرۆن زۆر ئارام ڕۆمان پۆلانس و شینان بۆچی جیمس کامرۆن وازانن دەرهێنەری ئەو فیلمەیە فیلمی ژیان جوانە ناوبانگێکی زیاتری هێڵە باشە فیلمەکە خۆی ناوبانگی هەیە یان نییە فیلمی ژیان جوانەیەکێکە لە بەناوبانگترین فیلمەکانی دنیا ڕاستی من نەمبینیوە فیلمەکەیانی بەس نەتان بینیوە وەکو خۆم نەمبینیوە سێ خەڵاتی وەرگرتوێر بەناوبانگە ڕۆبێرتۆ بینینی ئەکتەری سەرەکی بۆ تایە بلاک کۆمیدیە فیلمێکی زۆر کاریگەرە باس لە هۆلۆکۆست دەکا باشە جیمس کامیرۆن فیلمە بەناوبانگەکانی چییە تایتانیک چی دەر ئاڤاتار باشە جیمس کامیرۆن بزانین فیلمی ژیان جوانە ئەویش لە دەرهێنانی ئەوە وەڵامی ڕۆست ڕۆبێرتۆ بێنینی هەم ئەکتەرە هەم دەرهێنەریشی لەو فیلمە پێشنیاز بۆ ئێوە کەم و فیلمە ببینن زۆر فیلمێکی باشە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ کاتەگۆری چی هەڵەبژێرن لۆجیک بی JAK KBL LCM MDN
کام لەمانە ئەم زنجیرەیە تەواو دەکات؟ A OEP B NEO C NEM D PEQ سی شرکەتانەیە NEMO ئەو هەردووکەین دقەکە بەس درستە سەڵ KM درست N أحمد جماعة لرم بي NEO BNEO درستە صح صح زانکۆی زاخۆ حەفدە شرکەتان مابوو NEO-تان هەڵبژار کارزان بۆچی NEO-تان هەڵبژار PTEK JKLMN أو بحصرا إن بيا بيشية و بيتا دوياني ذاك A B C D E أو درسته و KLMNO ياسين درست ئەوە تەرتیبە دەچی یەکەم دوم لۆژیکیە بزانین وەڵامەکەتان ڕاستەیە هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی هەڵەبجە چل خاڵتان هەیە کەتەگۆریەک هەڵبژێرن تەکنەلۆژیا تەکنەلۆژیا تەنها بیماوە بی ڕپیتەر لە کام چینی نێتوۆرکدا کار دەکات A Data Link B Transport C Physical D هیچ کامیان سی شرکەتانەیە ڕپیتر ئەگەر شتێک بێ دووبارەی کاتوانێ ئەنجا لە ترانسپۆرتە شتێک بە ناوی دووبارەکردنەوە نازانم داتالینکێش نازانم فیزیکال یان شتەکان ئەها بەردەستە بە دەستی لە نێتوەرکە جا هیچ کامیان نازانم ئەکیت نیم ئەو بە تەرجمەی شتێکە دووبارە بێتەوە دووبارە شتێککە دووبارە بکاتەوە کاتتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ وەڵام دی هیچ کامیان دی هیچ کامیان ژنان چۆن گەیشتنە ئەو بڕواایە زۆر زانیاریمان نەبوو لەسەری بەس ئەمیشان بەپێی معناکەی لە بڕواایە بووین کە هیچ کامیان پەیوەندی نەبێت بۆ باشە چینەکانی نێتۆرک دەناسن لە حەوت چین پێگاتووە باشە هیچ کامیان بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ فیزیکەڵ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ چ کەتەگۆریەک هەڵەبجێن فیزیا بی دەزووی کارەبایی بە کام یەک لەم یەکانە دەپێورێت ئەی کۆلۆمب لەسەر ڤۆڵت بی جوول لەسەر کۆلۆم سی کۆلۆمب لەسەر چرکە دی ئۆم لەسەر چرکە سی چرکەتانەیە کۆڵم لەسەر چرکە کۆڵم لەسەر چرکە کیو لەسەر یە ئای داکی کیو لەسەر تی دا شرکەتان ماوە یەکسانە بلا سی بیت سی کۆلۆم لەسەر چرکە پێشان کەتیە ئەو یاسای پێشتر بە پێشان کەتی درست ئەحمەد تۆ ئەو وەڵامە هەڵبژارد درستە عەبدوڵڵا کامتان زۆر لەگەڵەوە بوون کە کۆلۆمب لەسەر چرکە وەڵامە ڕاستەکە بێت خۆمم ئەو پێشتر و یاسای بە پێشام کەتووە یەکان تاویست کردەوە هەر ئەو دەرچوو وابزانم وابزانی تەڵابەی فیزیایە دەبی معلوماتێک باشە
کۆلۆمب یاخود کولوم لەسەر چرکە بزانین وەڵامێکی ڕاستە. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەست هێنا و کۆی خاڵەکانتان 6 خاڵ. زانکۆی هەڵەبجە بە وریاییەوە کەتەگۆریەک هەڵبژێرن. ئەدەبیات تەنها بیماوە. هۆنراوەی وڵاتێ من توی بووکا جیهانێ هەمی باغ و بەهەشت و مێرگ و کانێ دوو زولفێن تە کتێبە حاجی قادر زمانێ تە ژبەندا شێخی خانی هی کام شاعری نەتەوەیی کووردە. ئەی ئەحمەدی ناڵبەند. بی جگەر خوێن. سی مؤەیەد طەیب. دی عارف حیتۆ. وڵاتێ من توی بووکا جیهانێ هەمی باخ و بەهەشت و مێرگ و کانێ دوو زولفێن تە کتێبە حاجی قادر زمانێ تژ بەندا شێخی خانێ. شێخی خانی یعنی ئەمە دوای جەماعەتی خانیە یعنی دوای شاعیرەکانی خانی و حاجی قادر یعنی ئەحمەد ناڵبەند تازە جگەر خوێن و مؤەیەد طەیب ئەمە نایناسن ئەسڵا. دا چرکەتان ماوە خێرا دانێکە بژێرە. بی يلا نەڵم جگەر خوێن. يلا بی بی جگەر خوێن. جگەر خوێن. سۆلین چۆن جگەر خوێنتان هەڵبژارد. لە شارەکە باسی حاجی قادری کۆی و شێخی ئەحمەدی خانیە کە لە دوای ئەوانەوە ئەم شعرە نووسراوە. باشە. ئەحمەد ناڵبەند تا ڕادەیەک تازەیە بەڵام جگەر خوێن ئەکرێ بڵین لە دوای ئەوانەوە دەستی بە شعری نەتەوایەتی کردووە. زۆر دڵنیانم بەڵام بەپێی ئەو لێکدانەوانە من ناگومانم کرد. باشە جگەر خوێن بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. زانکۆی هەڵەبجە وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ. زانکۆی زاخۆ بیکاری بیرکاری هەڵدەبژێرن. بیرکاری ئەیوبی هەیە؟ ئەی هەڵبژێرە دروستە فەرق نییە. ئەی ئەم بڕە ئەنجامی دەکاتە چەند؟ ڕەگی 128 کۆ ڕەگی 50 کەم ڕەگی 98. ئەی 6 ڕەگی 2. بی 2 ڕەگی 2. سی 3 ڕەگی 2. دی 5 ڕەگی 2. سی چرکەتانێ. 122 زائدی 6 ئەوە بێ لە دواتر دواتر 5 دا چرکەتان ماوە. وەڵام دی 5 ڕەگی 2. دی 5 ڕەگی 2 ڕاکان بۆمان شی بکەرەوە. وەڵاهی تا نیوەی گەیشتین ڕێگەکان زۆر زەحمەت تۆزە. ڕێکان نەدەبوونەوە 122 تقریبا هەتا 50 خلاص نەوت گوت 5 سەرکەمان ئەوەش لە هەمووی نێزیکتر بوو. یعنی لەو کاتێکە ئەی لە نیوەکە دوایی هەڵناگەڕێتەوە. زانکو دەبی. باشە دی 5 ڕەگی 2 بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵێ. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەیە وەڵامی ڕاست 6 ڕەگی 2 نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن.
زانکۆی هەڵەبجە چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی تەندروستی تەنها ئەی ماوە کەواتە تەندروستی ئەی بەکارهێنانی خواردنەوە کحولیەکان کام ڤیتامین لە لەشدا لە ناو دەبات؟ ئەی ڤیتامین بی ڤیتامین سی ڤیتامین دی ڤیتامین ئی سی چکەتانەیە؟ ڤیتامین دی ڤیتامین سی ڤیتامین دی من زانیاریم نێ لەسەر ئەو پرسیارە لە بینی ڤیتامین ئی و ڤیتامین سی نەهێڵە لە بڕای ڤیتامین سی نەهێڵە من لە بڕایانم ڤیتامین سی بێ کاری تۆم یانی نازانم ڤیتامین بی کالسیوم ئەلکۆهۆڵ چی تایە؟ ڤیتامین 14 سانیەمانەوە یان دە شرکەتان ماوە نازانم بی هەڵبژێرین ئی زوو وەڵام بی ڤیتامین سی ڤیتامین سی ئارام بە بڕای تۆ بۆچی ئالکۆهۆل یاخود کحول ڤیتامین سی لە ناو دەبات؟ خواردنەوە کحولیەکان زیاتر شتی ترشیان لەگەڵا خوورێت شتە تشەکانیش زیاتر بۆ شتانی لەگەڵ ناخورێ ئاخر نا قەزم تاسیری هەیە پێیان جوابینەوە باشە ڕێی ئامیش بزانین ڤیتامین سی وەڵامێکی ڕاستە. وەڵامی ڕاست ڤیتامین بی زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ کاتەگۆریەک هەڵەبژێرن لەو کاتەگۆریانەی کە ماوە. ئەوەی کە ماوە بیرکاری مێژوو هونەر بایۆلۆژی ئەی یاخود بی کام لەمانە کۆنترین پێجمگەدارەکان لەسەر وشکانی؟ ئەی جاڵجاڵۆکە بی دووپشک سی کێچ دی هیچ کامیان؟ أقدم زاحف درست زواحفة أقدم زاحف تأكيد بزواحفة جالجالو كان جالجالو أول اللي قرأ أويا زواحفة تأكيد سوران جيت كيتش أوشتا بشكولة كيش وأسبيه ندام بيستوى جالجالو زواحف زواحفة جالجالو أي أول شيء جالجالوكا درسته أي جالجالوكا كم جالجالو لا أودر جنس عرضة بداية هێجم گەدارەکان بۆچی ئەحمەد کارزان تۆ ئەو پێشتر تەمشای چیرۆکی داروێنم کرد انتقاد طبیعیە چییە؟ یەکەم جەرژیان لە ناو ئاو دەستی پێکرد دواتر هێدی دی وەکو زەواحف هاتە سەر عەردەیە دیگەشەی کرد دەست پێ شتانی لۆ چابوو ئەتا گەشتە قۆناغی مەکە على ئەساس لە مەیمین هاتینە ئەجاو زانم جالجالوکە ئەگەر بە معنای زەواحف بێ جالجالوکە باشە بزانین لا هي داروين لزواحف دستي فيك الاصل باشە ئەحمەد بزانین جاڵجاڵۆکە وەڵامێکی ڕاستی هەڵێ. دووپشک وەڵامە ڕاستەکەیە زانکۆی زاخۆ نەتاتوانی ئەو دەخاڵە بە دەست بێنن. زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانەی کە ماوەن چ کەتەگۆریەک هەڵەبژێرن؟ مێژوو تەنها ئەی ماوە مێژوو ئەی لە سەدەی 11 زانیدا مێرنشینی هەزەبانی کوردی لە کام ناوچەی کوردستان دامەزرا؟ ئەی هەمەدان و دەوروبەری بی حەلەب و دەوروبەری سی هەولێر و دەوروبەری دی خانەقین و دەوروبەری سی چرکە هەزەبانی خۆی لەکوێ سۆلیم
ئەگەڵ لە کاتێ میێنشینی هەزەبانی هەلە بە خانەکەی دەوروبەری هەزەبانی هەمەدان و دەوروبەری لێوە نزیکەکەم منی ڕاست دەکەم هەمەدانە دەوروبەری ئەگاتان لە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ خێرا بڵێ ئەی هەمەدان و دەوروبەری ئەی هەمەدان و دەوروبەری باشە شنان تۆ بۆ بۆوانەڵی خێرا بڵێ ئەی خۆت بۆ ناڵێ باشە هەمەدان و دەوروبەری هیچ زاناریتان هەبوو باستەکەی ناوەکانیان نزیکە لە یەکترەوە باشە من بۆیە هەردەمەڵێم کاتەگۆریەکان هەڵبژێرم بە وریاییەوە چکە ئەمە مێژووە مێنشینی هەزەبانی کوردی لە مێنشینەکان هیچ زانیارێکتان هەیە بابان و سۆران و بابان و سۆران و ئەردەڵان و ئەردەڵان و بزانین هەمەدان و دەوروبەری وەڵامێکی ڕاستەیاڵێ وەڵامی ڕاست هەولێر و دەوروبەری زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی زاخۆ بیرکاری هوەر بایۆلۆژی کامیان هەڵەبژێن بیرکاری بیبە بیرکاری بی کەواتە بیرکاری بی ئەگەر ئێکس کۆوای یەکسان بێ بە چوار ئەوە 64 کەم 12 XY دەکاتە چەند؟ A X توان سێ کەم Y توان سێ B X توان سێ کۆ Y توان سێ C X توان دوو کەم Y توان دوو D X توان دوو کۆ Y توان دوو أنا قلت تحويز كين هدي تحويز كان أحمد يجي سيان دي عسل سيان أحمد سيان دو بس تحويز كان زيان إكسيد تحويز كان زيان يكون النادر دا شركتان ماوە سيان دي بخوا بيراناقا نعم زايد أوديها زوو وەڵامێکم منێ دي D إكس توان دو زائد واي توان X توان دوو کۆ Y توان دوو أو هاقشي لكم ڕاکان دیسان کاتان نەما سياتان على زحمة تبع یعنی ناکرێ بە خێراتر سيار رياضي زور زحمة چارەسەری بکەن لا فرش لي بس تركي حل نابي سێری اختیارەکان بکەن هەڵبژاردەکان بکەن وەڵامەکەت پێ دەڵێ باشە بزانین X توان دوو کۆ Y توان دوو وەڵامێکی ڕاستێ هەڵێ زانکۆی زاخۆ وەڵامەکەتان هەڵەبوو وەڵامی ڕاست X توان سێ کۆ Y توان سێ نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن زانکۆی هەڵەبجە لەو کەتەگۆریانی کە ماون هوەر بایۆلۆژی کامیان هەڵەبژێرن کامیان بایۆلۆژی هوەر لە هوەریش تەنها بیماوە کەواتە بی کام لەم ئەکتەرانە زۆرترین خەڵاتی ئۆسکاری وەرگرتووە ئەی کاترین هێبۆرن B مێل ستریپ C جێسیکا لانج D نیکۆل کیدمان C چرکە ئەو سێناوی تر ئەگەر زۆرترین ئۆسکاری بردبێ ئەبێ ناوەکانیمان هێشتا هەر تۆزە بیست بێوانە بەڵام نیکۆل کیدمان ئای ئەکتەری زۆ باشە ئەگەری هەیە زۆرترین ئۆسکاری بردبێ بۆنیە چ فیلمێکی هەیەگە پرسیارێکە نازانم حالێن فیلمەکانی هیچیش لە خاڵمانە بەڵام نیکۆل کیدمان لە بڕای وەڵامە ڕاستەکە بێ دا چرکەتان ماوە نیکۆل کیدمان هەڵبژێری نەبە دی نیکۆل کیدمان دی نیکۆل کیدمان ئەو ئەکتەرانە دەناسن سیانەکەی زۆر نەمان بیست بوو بەس بە پێی ئەوەی کە دی نیکۆل کیدمانمان ئای ناوبانگیمان بیست بوو ئەگەری هەیە زۆرترین ئۆسکاری برد بێتەوە مێرل ستریپ ناناسن مێرل ستریپ زۆرترین جار هەڵبژێراوە بۆ خەڵاتی ئۆسکار
یعنی هەڵبژێراوە بەڵام وەری نەگرتووە. نیکۆل کیدمان، کاترین هێبۆرن، جێسیکا لانچ، زانکۆی هەڵەبجە، بزانین کامە وەڵامی ڕاست. وەڵامی ڕاست کاترین هێبۆرن زۆرترین خەڵاتی ئۆسکاری وەرگرتووە زانکۆی هەڵەبجە نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی زاخۆ وابزانتیان نێشتە لەمە بەس تەنها ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێوە بایۆلۆژیە. لە بایۆلۆژیش ئەوەی کە ماوەتەوە بۆ ئێوە تەنها ئەی کەواتە بایۆلۆژی ئەی. سەرکەوتووترین جۆری زیندەوەر بۆمانەوە لەسەر ژیان کام جۆرە؟ ئەی پێجم گەدارەکان، بی کرمە ئەڵقەییەکان، سی ئەستێرەی دەریا، دی ماسی. سی چرکەتانە ئەستێرەی دەریا و قەتێک جێبەت کێ خۆ کوێت بیت منزانم ئەتە چییە؟ بەس شتێکتان ئەستێرەی دەریا ئەستێرەی دەریا بێجم گەدارەکانە بێجم گە لە قەدیم و هەبوو تا ئێستا دەورستە هەر ئەوە درست ئەی تاکیدە ئەبە چییە؟ کرمە ئەڵقەیەکان دوو چرکەتان ماوە درستە بی ئەی ئەی بێجم گەدارەکان پێجم گەدارەکان. شانسمان باش ئەحمەد لە پشتەوە هاوارەکە نازانی کە زۆر جاوامان کرد تاکید بووین هەموو تەواوە. باشە کارزان تۆ باسی هیرمان بۆ بکە ئەستێرەی دەریا. ئەستێرەی دەریا بڕاستی ئەو ئەبێت پارچەک ژێڤە بیت ئەو خۆ جاردی چێت بیت وەکو ئەختوبوتی شەوای ئەختوبوت یعنی مەیزەتە ئەدڤانتجێ نازانم یعنی وەکو مارمێلکە ئێمە پێڵێن مارمێلکە ئەویش کلکی دەبڕێت دێتەوە. ئەویش ڕاستە وەڵی کرمالقەیەکان لە من زەوی ناقڵە لەگەر بەس پرسیارەکە خۆی ئەوەیە لە ینی لە بارودۆخی سەختی گۆی زەوی گەرمای زۆر وشکانی زۆر سەرمای زۆر کامیان ئەمێنێت؟ نەبێجم گەدارەکان پێجم گەدارەکان لە قەدیمەوە دەور زمانی دەینەسۆڕ زانکۆی زاخۆ پێجم گەدارەکان بزانین وەڵامێکی ڕاستەیە هەڵەیە بزانین کۆتا دەخاڵ وەردەگرن یان نا. زانکۆی زاخۆ وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵتان بەدەست هێنا. بەڕێزانم خۆشەویستانم بەرگەی یەکەمی بەرنامەکە کۆتایی هات. زانکۆی هەڵەبجە خاوەنی 50 خاڵن و زانکۆی زاخۆ خاوەنی 70 خاڵ. بەڕێزان و خۆشەویستان کۆتا قۆناغماوە قۆناغی ڕووبەڕووبوونەوەی تاکەسی. ئێوە لە لای تەلەڤیزیۆنەکان لامەڕۆن ئێمە دەگەڕینەوە لاتان. یەکەم جار کاتەگۆری کیمیامان هەڵبژارد پرسیارەکە باسی ئەوەی دەکردچۆنێتی دروستبوونی ترشەباران. من خۆم لە کیمیا شارەزایەکی باشم هەبوو وەڵامەکەشم بە تەواوی جواب داوە SO2N2O. دوامین هەڵبژاردی فیزیان باسی لە یەکەی تەزوو دەکرد بەخۆی ئەمپێرە یەک لە بڕەکانی ڤۆڵت لەسەر ئۆمە ئەویتریانیش کۆڵم لەسەر سکندە لە حالەی کۆڵم لەسەربووری بارەکانی تێپەڕبوو لە وایردا لە کەی کاتدا ئەویش دەرچوو کۆڵم لەسەر دی ئەو شاربژار شکر بۆ خودی ڕاز دەرچوو. لە پێشبڕکەکەدا دوو جار لە دوای یەک توانیمان لۆژیک هەڵبژێرین لە هەردوو جاریشدا باسی زنجیرەکانی پیتی ئینگلیزی دەکرد. سوپاس بۆخوا لە هەردووچیش وەڵاممان داوە توانیمان 20 خاڵ بەدەست بێنین. ما وارزش هەلبژارد پرسیارێک بۆمە هات سەر کاراتێ کە واتە کاراتێ چێت
الحمدلله مشیان جواب دەن ئەم بێژن دەستێ بەتاڵتێ کەتەگۆری ئەدەبیاتم هەڵبژار دووجار پرسیار یەکەم ئەوە بوو کە یەکەمی شرۆکی وەرگێڕا بۆ سەر زمانی کوردی چ چیرۆکێکە خۆی سەرهاتیا جاسم بوو بەڵام بەداخەوە من وەڵامێکی هەڵام هەڵبژار کاتەگۆری مێژومان دیاری کرد سوالەکەەوە بوو کە ناوە تاریخەکەی ناوچەی خوڕماڵ چییە لە اختیارەکانە گوڵعنبەر و گوڵبەهار و گوڵنەسرین و چوارەم اختیاریش هیچ کامیان بوو. ئێمەش بەحکوێ بەریەکەوتمان لەگەڵ ناوچەکەی هەیە کە نزیشین لێوەی شارەزایکی کەمە لە تاریخی ناوچەکەیە هەیە اختیاری گوڵعنبەرمان دیاری کرد و سوپاس بخوا ڕاست بوو. کاتەگۆری تەکنۆلۆژیامان هەڵبژار چونکە من پێم وابوو لە بەشەکەی خۆمەوە نزیکە و پێم وابوو ئەتوانم وەڵامە ڕاستەکە هەڵبژێرم ئەو بۆ پرسیارەکە دابشکردنی داتا بەسەر نێتوەرکە گەیتوەی بەڵام بەداخەوە هەڵبژاردنەکەی کە هەڵمان بژارد هەڵە بوو چونکە لە بینی دوو هەڵبژاردنا قرارمان نەیابوو ینی باکی دینەمانزین کامیان پێشتر لەسەر ئەو ڕێکەوتبووین لەگەڵ هاوڕەکانم کە یەکەم کاتەگۆری کە هەڵێ بژێرین بە وەرزش دەست پێ بکەین و وەڵامەکەشیمانزانی خۆشببختانە کە پرسیارەکە ئەوە بوو کە وەرزشی کاراتی لە بەشەکان یاکان بەشی بەمانای جوڵەیەک لە دوایەک ئێمە کاتامان هەڵبژارد کاتا وەڵامە ڕاستەکە. بەڕێزان و خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی ڕوبەڕووبوونەوەی تاکەسی. پێشوی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردووە زانکۆی زاخۆ گۆڕانکارێکی کردووە بابزانین گۆڕانکارەکەی زانکۆی زاخۆ چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی زاخۆ ئەحمەد عەدنان پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ داود خدر. داود خدر تەمان 27 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی دەروونناسی گشتی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە ڕاوێژکارێکی سەرکەوتوو. داود بەخێراتی بۆ پێشبڕکێکە. بە هەمان شێوە زانکۆی هەڵەبجەش گۆڕانکاری کردو بزانین گۆڕانکارەکانی زانکۆی هەڵەبجە چییە؟ گۆڕانکارەکانی زانکۆی هەڵەبجە سۆلین نەسرەدین پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ بەختیار بەکر. بەختیار بەکر تەمان 23 ساڵ تابی خۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە دیبلۆماتکار. هەروەها بێریڤان جەلال پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ هەڵوێست ئەسکەندەر. هەڵوێست ئەسکەندەر تەمان 24 ساڵ تابی خۆناغی سەیمی بەشی مێژوو ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. بەختیار و هەڵوێست هەردووکان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. بەڕێزان خۆشەویستان پێشووی دەست پێ بکەین حەزەکەم خاڵەکانی هەردوو زانکۆ بەبیر ئێوەی خۆشەویست بێنمەوە ئەوانیش زانکۆی هەڵەبجە 50 خاڵ زانکۆی زاخۆ 70 خاڵ. لە هەردوو زانکۆ دوو بە دوو بەشدار بوو دێنە لای ئێمە هەر بەشداربوویەک سێ پرسیاری لێ دەکرێت هەردوو بەشدار بوو سێ پرسیار هەر پرسیارەی پێش خاڵی لەسەرە. لە زانکۆی زاخۆ کارزان فەرمووە بەخێراتی. لە زانکۆی هەڵەبجە بەختیار تۆز بەخێبی خۆتان ئامادەکەن دەستان بخەنە سەر بۆتۆنەکان خۆتان ئامادەکەن سێ پرسیار بۆ ئێوە هەیە. چاوەڕوان من هەتا پرسیارەکە بە تەواوەتی دەخوێنمەوە گەر پرسیارەکەم تەواو نەکرد بوو دەستان نابە بۆتۆن ئەوە پرسیارەکە تەواو ناکەم دەبێ ئەوەی کە دەستی ناو بۆ بۆتۆنەکە وەڵام باتەوە گەر نەیزانی دوای ئەوە دەچێتە بەرامبەر و پرسیارەکەی بە تەواوەتی بۆ دەخوێنینەوە لەبەر ئەوە پەلە مەکەن کە پرسیارەکەم تەواو کرد ئینجا پەلەکە. باشە ئامادەن؟ پرسیاری یەکەم بۆ ئێوە ڕووباری ئەڵوەند بە نێو کام شاری باشووری کوردستاندا تێدەپەڕێت؟ زانکۆی هەڵەبجە بەکام شاری باشووری کوردستانە تێدەپەڕێت؟ بەڵێ خانەقین زۆر ڕاستە و بەختیار پێش خاڵی بەدەستهێنا بۆ زانکۆکەی. دووهەم پرسیار بۆ هەردووکتان. پرسیارەکە دەڵێ چالاکترین کانزای ئەلکالی لە خشتەی خولیدا کامەیە؟ بەختیار با FE بێ ئاسن FE بەڵێ کارزان فلۆر
هەڵێ وەڵامی ڕاست فرانسیۆم FR کۆتا پرسیار بۆ ئێوە ئاگادار بن پرسیارەکە دەڵێ ئەو هۆرمۆنەی دەبێتە هۆی دروستبوونی شیر لە دایکدا چییە؟ چی؟ پرۆلاکتین وەڵامەکە ڕاستە و کانزان پێنج خاڵی بەدەستهێنا زۆر سوپاسانەکەین دەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی زاخۆ عەبدوڵڵا بەخێراتی لە زانکۆی هەڵەبجە ئارام عەبدوڵڵا و ئارام هەردووتان بەخێربێن ئێوەش سێ پرسیارتان هەیە و خۆتان ئامادەکەن دەست بخەنە سەر بۆ تۆڕەکان پرسیاری یەکەم دەڵێت یەکەم میرنشینی کوردی کە تۆپخانەی دروست کرد کام میرنشین بوو زانکۆی هەڵەبجە ئەردەڵان هەڵێ عەبدوڵڵا بابان هەڵەیە میرنشینی سۆران وەڵامی ڕاستە دووەم پرسیار یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لەلایەن کام کۆمپانیا دروست کرا هارد دیسک یەکەم هاردیسکی کۆمپیوتەر لەلایەن کام کۆمپانیا دروست کرا زانکۆی زاخۆ مایکرۆسۆفت هەڵێ ئارام گۆگڵ هەڵەیە وەڵامە ڕاستەکە IBM کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێ ناوی ئەکتەری کۆمیدی بەناوبانگی بەریتانی مستەر بین چییە؟ ناوی ئەسڵی ناوی ئەکتەر زانکۆی هەڵەبجە ڕۆبێرت دوین لەقەبەکەی دوین لەقەبەکەی دوین عەبدوڵڵا نازانی؟ وەڵامی ڕاست ڕوان ئەتکینسۆن نەتانتوانی هاڵ بەدەست بێنن عەبدوڵڵا و ئارام زۆر سوپاسانەکەین شتەوە شوێنی خۆتان دوو بەشدار بوویتر لە زانکۆی زاخۆ ڕاکان بەخێراتی لە زانکۆی هەڵەبجە شنان ڕاکان و شنان هەروتان بەخێر بێن خۆتان ئامادەکەن سێ پرسیاری شوەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم یەکەمین فەرهەنگی کوردی ناوی چی بوو؟ یەکەمین فەرهەنگی کوردی ناوی چی بوو؟ هەمبانە بۆرینە ڕاکان مەموزین هەڵێ ژنان وەڵامەکەتان هەردووشی هەڵە بوو وەڵامی ڕاست نەوبەهار هی ئەحمەدی خانی دووەم پرسیار فرانس کافکا لە کام پایتەختی ئەوروپی لەدایک بوو؟ فرانس کافکا لە کام پایتەختی ئەوروپا لەدایک بوو؟ بەرلین لەندەن هەڵێ وەڵامە ڕاستەکە پراگ پایتەختی چیک کۆتا پرسیار بۆ ئێوە کام دوو کیشوەر بە تەواوەتی لە بەشی باکووری گۆی زەویدان یاین دوو کیشوەر بە تەواوەتی لە باکووری گۆی زەویان بەڵێ ئەوروپا ئەمریکای باکوور زۆر ڕاستە و پێنج خاڵت بەدەستهێنا بۆ زانکۆکات زۆر سوپاسانەکەی نەتوانن بچنەوە شوێنی خۆتان خۆشەویستان کۆتا دوو بەشدار بوو لە زانکۆی زاخۆ داوود
وە لە زانکۆی هەڵەبجە هەڵوێست. داود هەڵوێست هەروتان بەخێر بێن. سێ پرسیار هەیە بۆ ئێوە، کۆتا سێ پرسیارە، کۆتا 15 خاڵە. پرسیاری یەکەم: کام جۆری گیانلەبەران دڵیان لە سێ بەش پێک هاتووە؟ کام جۆری گیانلەبەران دڵیان لە سێ بەش پێک هاتووە؟ گیانەبەران چییە؟ یانی زیندەوەر، مەخلووق، بزانم. هیچ لانەتان زانی وەڵامی ڕاست وشک ئاویەکان، ئەوانەی کە لە ئاو لە وشکانیشا دەژین. دووەم پرسیار: ئەرکی ترانزیستەر لە ناو کۆمپیوتەردا چییە؟ زانکۆی زاخۆ. خوندنی داتا بەیانات. بەیانات. قراءة البەیانات. خوێندنەوەی بەیانات. گامی زانیاریەکان. چی؟ گواستنەوەی زانیاریەکان. گواستنەوەی زانیاریەکان. وەڵامی ڕاست سویچ. 1-0 بۆ 1. کۆتا پرسیار. پرسیارەکە دەڵێ: پشتێنی ڕەش لە وەرزشی کاراتیدا چەند ئاستی هەیە یاخود چەند دانی هەیە؟ داود؟ 11. 11. هەڵوێست؟ 4. دیسان هەڵەیە وەڵامی ڕاست 10 ئاست. زۆر سپاسانەکەین داود هەڵوێست بچنەوە شوێنەکانی خۆتان. بەڕێزان و خۆشەویستان، بەرنامەکە پێشبڕکێکە لە نێوان زانکۆی هەڵەبجە و زانکۆی زاخۆ بەم شێوەیە کۆتایی هات. خاڵەکانی هەردوو زانکۆ: زانکۆی هەڵەبجە 60 خاڵ، زانکۆی زاخۆ 75 خاڵ. بەڕێزان و خۆشەویستانم، زانکۆی هەڵەبجە بەداخەوە لەم ساڵدا بەجێمان دەیەڵێ ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە مەیدان. خاڵەکان زۆری فەرق نەبوو، دەستان خۆش بێ ماندوو بوون. زانکۆی زاخۆ بەشدارە بێ لەگەڵمانە و لە قۆناغیشی تر ئەیبینینەوە. بەڕێزان و خۆشەویستان، تا بەرنامەیەکی تر و قۆناغیشی تر هەر شاد بن و خواتان لەگەڵ. دوگمان هەستێکی ناخۆشمانەیە کە لە ڕکابەرێکی ئەوەنە گەورە بکشینەوانێ و خۆشمان بە خۆشحاڵە ساین لە هەمان کاتەکە ڕکابەریەکمان کردووە کە بوو بکە لە قۆناغی یەکەم تێپەڕین و ئێمە لە قۆناغی دووەمە شکستمان هێنا و هەوڵی ئینشەڵا بۆ ساڵانی داهاتووتر بە شێوەیەکی باشتر و بە متمانێکی زۆرترەوە بەشداری بکەین و بتوانین سەرکەوتن بەدەست بێنین. هەمیشە هەموو ئەو هەوڵ و توانایانەمان لەو کارانە سەرف ئەەکەین کە ئەیکەین و پێم وایە بێت لە کاتێکا کە ئێمە تەواوی عارەقی هەوڵ و ماندووبوونی خۆمانمان ڕشت لەم بەرنامە پێویست ناکات لە کۆتایە فرمێسک بڕێژین بۆ دۆڕان. واجێ خۆشحاڵی شەکەتە هەنگاوێکمان بڵێ قۆناغی یەکەممان بە سەرکەوتوی بڕی هاتینە قۆناغی دوو بەڵامیتر ئەوە بوو زانکۆی بەرامبەرمان دیارە معلوماتێکی زیاتریانەیە کەسانێکن زیاتر هەوڵێن. خۆشحاڵی شەکە بووینە ئەم ستافە ئازیزەمان ناسی و خوێندکارانی زانکۆکانی ترمان ناسی و بەریەکەوتنمان هەیە لەگەڵیانە. بەداخەو نەمانتوانی سەرکەوتن بۆ قۆناغی دواتر مسۆگەر بکەین. زانکۆی زاخۆ توانی سەرکەوتن بەدەست بهێنێت، بەڵام هیوادارم ساڵێکی تر با شێوەیەکی باشتر و زۆر گونجاوتر و پڕ زانیاریتر بەشداری بکەین و بتوانین بگەینە قۆناغی کۆتایی. دیارە ئێمە چانسەکەمان بەو شێوێ بووکە لەم قۆناغدا بەرنامەکە بەجێ بهێڵین و هیوای سەرکەوتن بۆ هەموو هاوڕەکان مەخوازم کە لەگەڵمان نابوون و بەشدار بوون لەم بەرنمەیە و هیوادارم زانکۆکانی تریش سەرکەوتوو بن بتوانن بە شێوازێکی باش بەرنمەکە تێپەڕێنن. دەستخۆشی لە خوێندکارەکانمانەکەم کە توانیان قۆناغی یەک ببڕن و سەرکەون بۆ قۆناغی دوو. ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو بە شێوازێکی تۆکمەتر و بە پڕزانیاری ترەوە بەشداری بەرنامەکەکەین. سوپاس بۆ خوا هەستێکی زۆر خۆشمە ئێمە وەکو تیمێکی سەرکەوتوو وەکو تیمێکی پێکەوە بەسرات توانیمان بۆ قۆناغی دووەم بۆ جاری دووەمیش سەر بکەوین. ئینشاءڵڵا لە داهاتوشدا لە قۆناغەکانی داهاتوش سەرکەوتن بەدەست دەهێنین. ڕاستی درنگە لە خۆشە توانیما و جارە سەرکەوین. چاوم لەوەیە جاری داهاتوش بە هەمان هێز و توانە سەرکەوتن بەدەست بێنین. هەستێکی گەلێکی خۆشە ئەم سەرکەفتن و مەباوەری بە خۆ هەیە و بە تیمی خۆ هەیە قۆناغی بێژی سەر بکەوین.
ئەمە کۆ زانکۆزە خۆوەکە خۆنەغا چووی مەدیسە سەرکەفتن دەستخۆڤینەت هیڤە جارە بهێتی سەرکەفتن دەستخۆڤ بین. بەخێر بێن بۆ ئەستێرەکانی زانکۆ. زانکۆی دووهۆک. زانکۆی دووهەم زانکۆی ئەمریکی کوردستان دۆک. کام شاعری کلاسیکی کورد بەوە ناسراوە کە زمانی باڵندەکان دەزانێت. ئەم جێتوە ئیدیت زۆنین بەسەڤە ئەس. هێمای گشتی ئەڵقەی ئەلکان کام لەمانەیە. I don't have information on that. ئەلکترۆن تێدا نییە بەس بۆ ئەمە دیفوێ هەزرە چوینە کۆ دوو پرۆتۆن و دوو ئەلکترۆنتان هەڵبژاردووە. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش